وەک هەمولەیەک ئاگدارن ئەم ڕۆژشەممە ڕێکەوتی 27 چواری 2019 بە گوێرەی بەرنامە و پلانی هاوبەشی سندیکای ئەندازیارانی کوردستان و یەکێتی ئەندازیارانی کوردستان ئاماژە بە نووسراوە هاوبەشەکانی ئەو دوو سندیکایی ئەندازیاران بە ژمارەکانی فەرمانی هاوبەشی ژمارە 4 لە بەرواری 14 هەشتی 2010 نووسراوی هاوبەشی ژمارە 16 لە بەرواری 27 دەی 2010 ڕاگەیاندراوی هاوبەشی ژمارە 17 لە بەرواری 27 دەی 2010 فەرمانی هاوبەشی ژمارە 18 لە بەرواری 27 دەی 2010 هەروەها فەرمانی هاوبەشی ژمارە 20 لە بەرواری 15 دوانزەی 2010 دەبوایە ئەم ڕۆژشەممە ڕێکەوتی 27 چواری 2019 کۆنگرەی سەرتاسەری ئەندازیارانی کوردستان بۆ پێکهێنانی یەک سندیکای پیشەیی سەرتاسەری نوێ بۆ ئەندازیاران ئەنجام بدرایە و ماڵی پیشەیی ئەندازیاران یەک بخرایە. بەداخەوە بەهۆی ناکۆکی نێوان هەردوو سندیکا یان دروستتر بڵین ناکۆکی حیزبایەتیەوە کۆنگرەکە دواخرا و ئەنجام نەدرا. دەبوایە پاش چەند کاژمێرێکی دیکە چاوەڕێ ئەنجامی ڕاگەیاندنی ئەنجامەکانی کۆنگرەی ئەندازیارانوان بکردایە. بەڕێزان، لەبەر ئەوەی ئێمە وەک ژمارەیەک لە ئەندازیاران لە کوردستاندا کە زۆر بەمان ئەندامی یەکێک لەو دوو سندیکاین بە مافی خۆمانی دەزانین ناڕەزایەتی و دژایەتی خۆمان بۆ دواخستن و ئەنجام نەدانی کۆنگرەکە لە وادەی خۆیدا لەبەر هەر هۆیەک هەبێت و هەبوو بێت دەرببڕین و لەگەڵ ئەنجامدانی کۆنگرە و یەکخستنی ماڵی ئەندازیاران دەین لە وادەی خۆیدا.